ئاشتی لە تەرازووی جەنگدا وتارێکی بەڕێز عومەر فارس بە کەمێک دەستکاریەوە. بە درێژایی مێژووی شارستانیەت مرۆڤ هەمیشە لە جەنگدا بووە بۆ ئەوەی ئاشتی وەدەستێنێت. مە لە کاتێکدا جەنگ هۆکاری ڕاستەقینەی شێواندنی ئاشتیە، یان هەندێک جار نەتەوەکان دەجەنگن لە پێناو ئاشتیدا، لە کاتێکدا بێئاگان لەوەی ئەمە بریندارکردنی جەستەی ئاشتیە. هاوکات لەگەڵ دروستبوونی ژیان لەسەر گۆی زەوی، مرۆڤ بۆ بەدەستهێنانی ئارامی و پەناگای ژیان خواستی خۆحەشاردانی هەبووە لە پێناو وەدیهێنانی ئاشتی خودی و دەوروبەری و پاشان هۆز و تیرەکەی تا دواتر دەگاتە دروستبوون و فراوانبوونی کۆمەڵگەکان. لە ڕاستیدا پرسیار ئەوەیە، ئایا ئەوە کێیە پێویستی بە ئاشتی نییە؟ یان ئایا ئەوانە کێ نازانن لە ئاشتیدا بژین؟ بۆ وەڵامی جۆرها لەم پرسیارگەلە پێویستە سەرەتا مێژوویەک لە دروستبوونی ڕۆژی ئاشتی و پاشانیش بەرقەراربوونی ئاشتی لە تەرازووی جەنگەکاندا بخەینەوە. نەتەوە گرتووەکان لە 21 ئەیلولی ساڵی 1970دا بڕیارنامەیەکی خستە بەرچاو ئەندامانی نەتەوە گرتووەکان بە مەبەستی بە فەرمی ناساندنی ڕۆژێک بە ناوی ڕۆژی جیهانی ئاشتی و لەو ڕۆژەدا بڕیار بدرێت هەموو وڵاتان لە نێوان خۆیان و وڵاتانی دیکەدا پێداچوونەوە بەباری ئاشتی خۆیاندا بکەن. ئەوە بوو لە تەشرینی دووەمی 1970دا نەتەوە گرتووەکان بڕیارنامەیەکی بە ژمارە 3667 دەرکرد و تێیدا ئەو ڕۆژەی بە ڕۆژی ئاشتی جیهانی هەڵبژارد و بڕیاردرا چیتر هەموو جەنگەکان لەو ڕۆژەدا بکەونە ناو بازنەی ئاگربەستەوە و دەست لە تند و تیژی هەڵبژیرێت و ئاشتی بکەنە بنەمای ئاشتەوانی و چارەسەری کێشەکان. بەڵام کاریگەرترین ڕا بۆ دەستنیشانکردنی ڕۆژی ئاشتی لە نەتەوە گرتووەکان دوای کەمپەینی دەرهێنەر و ئەکتەری بریتانیایی بە ناوی جیرمی جیلی بوو کە لە 21 ئەیلولی 2001دا نەتەوە گرتووەکان بڕیارنامەی ژمارە 55282 دەرکرد. بەو پێ لە ساڵی 2002 هەموو 21 ئەیلول ساڵێک بە فەرمی دیاری کرا، واتە لە ساڵی 1970دا ئەم بیرۆکە شکڵی گرتووە و لە 2002 بەملاوە بە فەرمی دیاری کراوە. بەڵام لای چەپەکان ڕۆژی جیهانی ئاشتی 1 ئەیلولیان دەستنیشان کراوە، بەتایبەت لە ئەڵمانیا بەهۆی ڕۆژی هەڵگیرساندنی جەنگ بووە و ماڵوێرانی جیهانی گرتوێتەوە و لەو ڕۆژەدا چەندین چالاکی تایبەت بۆ ڕۆژە ساز دەکەن. بەڵام لەگەڵەوەشدا هەوڵەکان بۆ بەرقەرارکردنی ئاشتی لە جیهاندا هەیە، بەڵام جەنگ و کاولکاری بەردەوامی هەیە و ژیان و گوزەرانی هەزاران کەسی بێ ماڵ و حاڵ کردووە. وتەیەکی گاندی هەیە دەڵێت هیچ ڕێگەیەک بۆ گەیشتن بە ئاشتی نییە، ئاشتی خۆی ڕێگایە. مەبەستی لەم وتەیە خودی ڕێگای ئاشتیە، هەر هەوڵێک بێت بۆ بێدەنگکردنی تفەنگەکان لە ڕێگەی راپۆرت و نووسین و گفتوگۆ بۆ ئاشتیکردنە. لەلایەکی ترەوە نەتەوەکان هەر چەند ساڵانە لە ڕێگەی شاند و دیپلۆماتکارەکانیانەوە هەزینەیەکی زۆر دەکەن بۆ ئەوەی لە نێوان وڵاتانی جیهاندا ئاشتی بەرقەرار بکەن، بەڵام دەبینن جیهان هێشتا لە بەردەم هەڕەشە و مەترسی جدیدایە. بە تێپەڕبوونی کات هەرچەند وڵاتانی پێشکەوتوو لە بواری تەکنۆلۆژیاوە پێش دەکەون، ئەوەندەش گرنگی بەلایانی دروستکردنی بۆمب و موشک و چەکی قورس و دوور هاوێش دەدەن کە ئەمەش مەترسی ڕاستەوخۆی هەیە لەسەر شێواندنی ئاشتی جیهانی. واتە لە بەرامبەریشدا دەوڵەتانی تازە پێگەیشتوو هەوڵی بەرگری لە خۆکردن دەدەن و لەگەڵیشیدا هەوڵی بەدەستهێنانی چەکی ناوەکی دەدەن کە ئەمەش دیسان ئاشتی جیهان دەخاتە بەردەم هەڕەشەیەکی زۆرەوە. تاقیکردنەوە ئەتۆمیەکان و مانۆڕە سەربازیەکان لە دەریا و زەریاکان هەمیشە هۆکارێک بوون بۆ تووڕەکردنی وڵاتانی تر و بە مەترسی بۆ سەرخاکی یەکتری دەزانن. ئەمە لە ڕوویەکی جیهانبینیەوە، لە ڕووی کۆمەڵایەتی و ژیانی ناوشار و کۆمەلگاکانەوە هیچ شاراوە نییە کە زۆر بابەت هەن کە بوونەتە هۆی تێکچوونی دۆخی ئاشتی کۆمەڵایەتی خەڵک کە دەکرێت هۆکارێک بن بۆ بێزاری خەڵک و پاشانیش تێکچوونی ئاشتی کۆمەڵگەکە، لەوانە هۆکاری ژینگەیی کە بە مەترسیەکی جدی دادەنرێت لەسەر دۆخی دەرونی و
هەڵچوونی هاوڵاتیان. پاشان هۆکاری ئابووری و بێکاری و کە ئەمەش دواتر کاریگەری دەکاتە سەر ئاشتی خێزانی و تێکچوونی خێزانەکان کە دوجار تاکێک بەرهەم دێت لە ناو کۆمەلگادا ئاسایشی خەڵکی تر دەخاتە مەترسیەوە و دوجار ئاشتی شوێنێک دەشێوێنێت. زۆر بابەتی تری هەن ئەشەی لە چوارچێوەی ئاشتیدا جێگەیان ببێتەوە و ڕۆڵ بگێڕن لە سەقامگیری ئاشتەوایی جیهان. بەگشتی وڵاتانی ئاسیا و ئافریقا لەم دوو کشوەرەدا ئاشتی هەمیشە تەمەنێکی کورتی هەیە و ئەمە لە کاتێکدایە وڵاتانی ئوروپا و ئەمریکا دوای تێپەڕاندنی دۆخی شەڕی ناوخۆیی و جیهانی دەبینین ئاشتی باڵی کێشاوەتە سەرسەریان و بە چەندین ڕێکەوتنی نێودەوڵەتی جیهانی دەستیان بە ئاشتیەوە گرتووە. هەرچەند ئێستا شەڕێکی وێرانگەر وڵاتی ئوکراینی گرتوێتەوە، بەڵام لە ئاسیا و ئافریقا هێشتا ئاسەوارەکانی جەنگ کاریگەری ماوە لەسەر پەیوەندی وڵاتان و لە دۆخێکی دووبەرەکیدا ئاشتی بەڕێ دەکەن. لەمڕۆدا کە بەناو ڕۆژی ئاشتی جیهانیە ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان شەڕێکی نابەرابەر و دژی ئینسانی لەلایەن دەسەڵاتدارانی نەتەوەی باڵادەستەوە بەرۆکی گرتووە و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بە هیوای گەیشتن بە مافەکانیان و ئاشتیەکی بەردەوام سەرگەرمی خەبات و بربەرەکانن. ئەوە سەرڕای شەڕێکی بەتاوەمانا کە خەریکە دانیشتوانی غەزە کۆمەڵکوژ دەکات و ناوچەکانیان دەکاتە سوتماک و ئاشتی هیچ تەنانەت خەریکە ژیانیشی لێ دەسەندرێتەوە. لاوە بارودۆخێکدا چه هیوایەکیان بە ڕۆژی ئاشتی هەبێت کە نیزامی سەرمایەداری و زلهێزەکان خەریکن تەبلیغی پێوە دەکەن بۆ ڕازاندنەوەی ڕواڵەتی دزێوی نزامەکەیان. ئاشتی تەنیا لەسەر دەستی کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب ئیمکانی هەیە. ئێمەش هەوڵ بۆ ئەو ڕۆژە دەین.